مامۆستا جەوهەر بۆ ئەم درامایش کە خەریکی لە ئێستاە هەر خۆت ئەو کولفەیە و ئامادە کردووە هەم بۆ ئەکتەرەکان هەم بۆ ئیشەکە یا خۆت کەسێک هەیە کە سپۆنسەری ئەو ئیشە بکات؟ هیچ کەس عانەچی نەداتە من بە کەسش نالێم وەرە عانەچی بدە هەر بە خۆم کولفێ لەسرە خۆمە هەموو فیلمەکەم کردووی لەسرە خۆم سەرفم کردووە تێگەیشتی مەسلەکانیش لە باتوێ مەسەرەن کاتی کە مخرج پارە وەردەگرێ تەبعاً ئەو کە پارەیەکە وەردەگرێ مەجبورە یعنی لە ژۆرێ پارەکەی پارەی دابەشکە بەڵام من لەبەرەوەی کە پارەم وەرنەگرێت و برادرانیش هەموو زۆربەی بە خۆبەخشی ئیش دەکەن بەبێ پارە برادرانی شێ دەستی کورتە عینەن پارەی دەدەمێ بەس نەک ئەو پارەیە کە وەرم گرتووی لە حکوومەتی هەر مەسلێک بێ دەوەرەقەی بدەمێ یانەوە 20 وەرەقەی بدەمێ نەخێر هەموو پارەی کەم مەمنونیشن دەزان کەم پارەم وەرنەگرتووە. ڕاستە تۆ جگەلەوەی کە کاری دەرهێنانی فیلم و دراما ئەکەیت ئەکتەریشیت اینجا من کە متابعی شتەکانتم کرد چەند فیلمێکی تۆم بینی یەکێک لەوانە درامای مۆڵەت بوو بەێ چەند درامایەکی تر ئەمانە هەر خۆت کاری دەرهێنان و هەم خۆشەتایەک و ئەکتەر بەشدار بووی ڕاستە؟ بەێ بە خۆشماخەم حەزم لێ تەمسیل کەم زیاتر حەزە بەلایەن حەزم زیاتر لێ بەلایەن تەمسیل بەس لەبەرەوەی لە ئیخراجەکەی دەستم دەڕوا فکرەکەی دەزانم چۆنە ئیخراجیش دەکەم لە عینی وەقت یارمەتی دەریشم هەیە کە کاتێم تەمسیل دەکەم ئاگاداری ئیخراج بی ئاگاداری وێنەی بی. تۆ ڕەخنەوت چێ بۆ ئەو درامە بیانیانەی کە ئێستا بۆ منە بڵاوەکرێتوانەیە ڕەخنەی تۆ چێ لەگەڵ ئێمەیە ئەگونجێن یاخودەوە تا بەلاتەوە باشنی ئەو درامە بیانیانە هەنێکی کە لەگەڵ کۆمەڵگەی ئێمەیان ناگونجێ؟ وەڵاهی خصوصەن بە تایبەتی تورکیەکان یان دراما ئێرانیەکان ئەوانە هیچ لەگەمە ناگونجێ هیچی زۆر جیاوازە بەسم بەڵام خەڵکەکەی ئێمە بەداخەوە ئەوەندەی تەماشای فیلمی تورکی دەکەن و درامای چیرۆکی تووچی دەکەن تەماشای فیلمی کوردی ناکەن. ڕاستە ینی هەر دەگۆڕن لەگەڵ کارەکەی بۆ چێ گەڕێنیتەوە کە سێری فیلمێکی کوردی ناکەن بەڵام ئامادەن سێری ئەڵلقەیەکی دووسە ئەڵلقەی تورکی بکەن؟ وڵایەوە لە کەسەیە چاوی پیان نایە بە کەس و کاری و خۆی یان بە عاشقانی فیلمی کوردی ئادی دەچی بۆ فیلمی ئەجنەبی تەماشا دەکەن. ڕاستەکەی لە ڕووی ئەوانێ هەنێک کەسێڵێ بۆن ئەو وڵاتانە زیاتر لە پێشترێکن وەک لە ئێمە لە ڕووی سینەماوە ئێستا تۆ خۆشە کە لە وڵاتی سویدیت لە بواری هونەری ئەوەیە هیچ کارێک ئەەکەیت جیاوازی ئێرە و ئەوێ چیە لە ڕووی سینەماوە؟ وەڵای هەموو شتێک هەموو فیلمەک ئەگە پارەی لێ سەرف کرێت تۆ نابی پارەکەی نوێی بخۆی تێگەیشتی دەبی لەسەر هەموو دیمەنەکان وێنەکان دەبی بە دیقەت بی جوانتر بکەی وەک ئەوانەی دەرەوە تێگەیشتی بەڵام بەداخەوە برادەکانی ئێمە ینی ئەمنیش گلەییم هەیە خەڵکی کەش گلەی هەیە کە پارەش وەردەگرن نیوە بە نیوەی زارە زوو ئەوەلدای دەخۆن سارەش پێ دەکڕن تێگەیشتی ئەویت کە دەمینێ قیچەک لەوەی قیچەک لەوەی اینجا ئەمڕۆ چه فیلمێک هەیە ئامادە بکە ئەوڕۆ فیلمێکی کلاسیکیە هەموو تاریخیە و یعنی وەک بڵێ فکرەیە وەک هاواوێ هەموو فیلمی شەڕ و ڕمح و شیر و ئەو شتانەیە زۆربەی خەڵکیش ئەوە حەزی لەو شتانەیە کۆنە وەخت خۆی ئەوەش وەک فیلمی هیندی کە ئیشی دەکرد لە سینەما قڕەباڵغەوها زۆر بەس ئێستا دێ خەڵک بەڵام وەچی هندیەکەی نایە ئەوسۆنکە ئەو شەوە فیلمە هەیە ئەوەی ئاخیری بەڵام باوەڕ ناکەم سی کەس بێ. مامۆستا جەوهەر هاوسەرەکەش وەکو خۆ حەزی بە سینەما هەیە؟ ئەویش حەزی تەبان لە هیندی شتە بەس ئەوان دیکە نابێت زیاتر ئەو حەزی لە دراما ئەو هەموو هەر لە کۆنەوە تەماشاکی دێ لە سینەما و لە ڤیدیۆ لە چتووە لە بواری هونەرا کار دەکات ئەویش لە خۆکی من لە هونەرەکان لەوەتی ئەو ڕۆژی کە خواستومە چەند درامایە کاری کردووە هەر لە هەشتایەکان کاری کردووە لەگەر من کاری نەکردووە لەگەڵ دەرهێنەری ڕەفیقم کاری کردووە و لەگەڵ فیلمەکانی میشکەیشم کردووی یەکە منیش کاری کردووە ئێستاش لەو بەرهەمەی ڕۆڵەی تایبەتی هەیە. ئەی مناڵەکانت سەر ئەوڕاجکەوە کاری هونەری بکەن؟ مناڵەکانمە وەڵام کوردیەکان هەناسانن کوردی نازانن کوردی دەزانن بە زوانیە ئاخر ئازۆندە زۆر لە کلەمەنینە
منداڵ لە سویت خۆچی هەولێر نییە 24 ساعت لەگە داک و بابی بێ خوشکبرای ئەوانە ساعت 8 دەست لە مەکتەبێ هەتا ساعت 4-5-6 هێوارێ تێگەیشتی ئەوانە کە دەزان کوردی نەک بلی وەڵە نازان بەس ئەوەندەیان نییە ینی وەچیمە بزان هەموو قسەکە بکەین کو مەسەلەن کوردیمە هەیە عارەبی فڕ نازانی ئەوانیش کوردن بەس کوردی نازان بە جوانی بەس دەزانی پێ دڵێ مەرحەبا چۆنی باشی